پاش ئەنجامدانی ڕێفراندۆمەکەی هەرێمی کوردستان دەرکەوتەکانی ئەوە بۆ حکوومەتی عێراقی بە جوڵاندنی هێز ناوچەدا بڕاوەکانی خستە ژێر کۆنتترۆلی خۆیەوە. لەو ڕووداوەشدا هاوڵاتیانی کوردی خورمات و ئاوارە بوون و بەهۆی تونند و تێژیەکانی حەشدی شعبیەوە زیانی زۆریان بەرکەوتووە. داواکارم لەو خەڵکانم لەو کەمپینانە و لەو کۆمپانیەکان هەمویان دەستی هاوکاری بۆ خەڵکە درێژ بکەن و هەمووی خەڵکی شاری دووس خورماتون و هەمویان کوردن و تووشی زەرمەندی زۆر بوونە. ئێستاکە زۆریان ئاوارن لەم ناوچانەی ئەم خەڵکی دووس خورمات و خراویان لێ قەوما و زەرمەندێکی زۆر بنداوە لە هەموو کۆمپانیەکان و خێرخوازانەکەم هاوکاری ئەم کەمپینە بکەن بۆ ئەوەی خەڵکی دووس خورمات و خەڵکی لێ قەوماوی دووس خورمات و بچنە سەر ماڵ و حاڵی خۆیان و دەستکەن بە ژیانی خۆیان. داوا لەلایەنە پەیوەندیدارەکان حکوومەتی عێراق حکوومەتی هەرێمی کوردستان دەگەین کە بەهانای ئاوارەکانی خورماتووە بچن بۆ ئاوادانکردنەوەی ئەو شارەکە ئەو کەمپینە ڕاگەیەنراوە لەلایەن کۆمەڵێک کەسەوە بۆ ئاوادانکردنەوەی خورماتووە بۆ چاکردنی خان و ماڵ و بۆ چاکردنی خان و ماڵێن کە تێکدراوە لەلایەن حەشدی شعبیەوە. داوا لەلایەنە پەیوەندیدارەکان دەگەین حکوومەتی عێراق حکوومەتی هەرێمی کوردستان کە بچن بەهانای ئەو کەمپینەوە بۆ ئاوادانکردنەوەی خورماتوو. قایمقامی خورمات و ئاشکرای دەکات دانیشتوانی خورمات و بەهۆی ئاڵۆزیەکانەوە چەندین جار زیانیان بەرکەوتووە. هەردوو حکوومەتی هەرێم و ناوەندیش بە پێی پێویست بەدەنگیانەوە نەهاتوون. لا ئێستاشدا ڕاگەیاندنی کەمپینی ئاوادانکردنەوەی خورمات و خزمەت بەگەڕانەوەی هاوڵاتیانی کورد دەکات بۆ شارەکە. ئەم کەمپینانە بتوانن قەرەبووی تەواوەتی خەڵکن، بەڵام لەوێ زۆر ڕێخۆشکەر بێت بۆ خەڵک و هەندێک لەو زەرور زیانە بۆ نمونە گەڕانەوەی خەڵک هەنێشتی بەسیتی بۆگرێت کە بتوانێت لە خانووەکەیە بژێت، چونکە لە ڕاستی هەندێ ماڵ هەن لە خورماتوە کەڵک ژیانی تیا نەماوە، خەڵکەکان بچنشەوە ناتوانن تیا بژێن، بۆ نمونە خانووەکەی نەماوە یان خانووەکەی هەموو شتێکی تیا بۆ سوتاوە پێویستی بە پاکردنەوە و هەنێک سیانە و شتی ئەوانە هەیە. بۆیە من داواکارم لە خەڵک و داواکارم لە ڕێکخراوەکان و لە کۆمپانیەکانیش بتوانن هاوکاری ئەم کەمپینانە بن بۆی کە بتوانن شتێک لە بارقورسی خەڵکی خورمات و کەمکەنەوە. دەرکەوتەکانی ڕێفراندۆم بۆ هۆی ئاوارەبوونی تەواوی هاوڵاتیانی خورمات و حەشدی تورکمانیش لەو شارە جگە لە تەقاندنەوەی 87 خان و سوتاندنی 400 خانووی دیکە زیاتر لە 4000 ماڵی کوردی تاڵان کردووە و لەگەڵ بازاری کۆماری و هەڵوێستدا. کەمپینی ئاوادانکردنەوەی خورماتوش چاوەڕێی دەستی هاوکاری هەمولایەکە بۆ گەڕانەوەی کورد بۆ خورمات و. کاروان حەبیب، کورتسات نیوز، گەرمیان.